بۆ جارێکی دیکە پرۆژەی ئاوی ئیفراس کە نزیکەی 40 لە سەتای ئاوی خواردنەوەی هەولێر دابین دەکات شکایەوە کە بەهۆیەوە زیاتر لە 40 گەڕەکی شاری هەولێر بێ ئاو دەبن. بەڕێوەبەری ئاوی هەولێرش ئاماژە بۆ دەکات هۆکاری شکانی ئەم جاری ئاوی ئیفراسەیە بۆ هۆکاری تەکنیکی دەگەڕێتەوە. ئاماژە بەوەش دەکات ئەم بەشەی پرۆژەکە بۆ چەندین جارە دەشکێت ئەگەر چارەسەر نەکرێت ئەوە چاوەڕوان دەکرێت بۆ چەند جارێکی دیکەش بشکێتەوە. بۆڕێکی زۆر باشە بەڵامە بۆڕێت تەبیعەتێکی وایە ئەگەر خاکەکەی نەرم بێ یاخود جوولەیەک هەبی لە لای جوینتەکانی لێک دەترازێ ئەوە یەک لە عیبەکانی ئەو بۆڕەیە. ئەباس بڵین وەکو پرۆژەی ئیفرازیەک و دوونیە کە بوادەی دەکتایل بەکار هاتووە کاتی خۆی ئێستاش ئێمە ئەگەر پێشنیار بکەین کە پێشنیاریشمان کردو بەرزمان کردوتەوە بە گۆڕینی ئەو بەشەی کە زۆر سەختی لەسرە وەکو بڵێ لە وێزگەی مارعۆدا تا خەزانی دەواجن ئەو بەشیان بکەین بە بۆری دەکتایل بۆ مستەقبل ئەگەر ئەپروڤەکان موافقەکانمان بۆ هەگەڕاوە ئینشاءڵڵا حاولە دەکەین ئەو بەشە بێتە گۆڕی. بەڕێوەبەری ئاوی ئیفراسیەش ئاماژە بۆ دەکات چاکردنەوەی تەواوی پرۆژەکە پێویستی بە نزیکەی 15 ملیار دینار هەیە. ئەوەش ڕوون دەکاتەوە دابینکردنی پێداویستەکانی چاکردنەوەی ئەو بۆڕیە بودجەیەکی زۆری دەوێت و هەر جارێک بڕەپارەیەکی زۆر لەلایەن حکوومەتەوە چاک دەکرێتەوە. لە کاتی چاکردنەوەی ئەو شکانەی ئێستا دوو قەفیز بەکاردێنین هەریەکی 1535 میلیمە هەریەکی بە 7 میلیۆن دینارە دوو قەفیز یانی دەکاتە کولفەی 14 میلیۆنە لەسەر حکوومەتی هەرێم لەسەر بودجەی خۆمان بێزگە لە کولفەی چاکردنەوەی تر ئالیات بەکرێ دەگری موادی چەگڵ و چەگڵ بەکاردێنی یانی کولفەی زۆر لەسەرمان ڕادۆسی لە هەر جار چاکردنەوە. بۆ جاری 21مینە ئاوی ئیفراسێ دووچاری شکان دەبێتەوە هەر جارە بۆ هۆکارێکی جیا. هەر کاتێکش ئاوی ئیفراسیە دەشکێت بەشکی زۆری گەڕەکەکانی شاری هەولێر بێ ئاو دەبن کە ئەمەش بارگرانەیەکی دیکەیە لەسەر دانیشتوانی شاری هەولێر. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.